بۆ ئەوەی لە مەراسیمێکی شایستەدا واژۆی یادداشتی یەکتێگەشتنی نێوان وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی ناوخۆ پێکەوە واژۆ بکەین بۆ کردنەوەی بەشی بەڵگەکانی تاوان کە بەشێکی یەکجار گرنگە بۆ بازاری کاری کوردستان بۆ داون دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دادگاکان بۆ هەموو ئەو شوێنانەی کە هەستمان پێکردووە لە ڕێی دراوسەوە لە ڕێی وردبوونیەوە لە ڕێگەی چاودێریکردنی بارودۆخی خۆمانەوە مؤسساتی وڵاتی خۆمانەوە وێ بە گرنگمانزانی ئەم بەشە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بکەینەوە من لێرەوە سوپاسی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ بەڕێزەکەیان و یەک بەیەکی ڕاگەرەکانیان دەگەم کە لەم پرسەدا زۆر جددی هاتنە پێشەوە ئومێدمان وایە ئومێدیشمانە سەرەوە هەڵچنیوە کە ئەم بەشە لە وەجبەی یەکەمیە کە 25 قوتابی خوێندکاری وەزارەتی ناوخۆ وەردەگرێت چاومان لەوەی ئینشەڵڵا پێ بێ قۆناغ بە قۆناغ گەشەی پێ بدەینەوە بیکەینە بیبێن بۆ ئاستی سەروتر بۆ لە داهاتوودا بتوانین لە بەکەلۆرێتیش ئەو بەشە بکەینەوە. ڕۆژێکی گرنگە کە بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشێکی زۆر گرنگ و هەستیار کە پێداویستی سەرەکی وەزارەتی ناوخۆ دابین دەکاتن لە دەرچوانی شارەزا و پسپۆر لە بواری بەڵگەکانی تاوان. کردنەوەی ئەم بەشە لە زانکۆی پۆلیتەکنیک ماوەیەکی زۆرە ئیشی لەسەر دەکرێتن لە نێوان هەردوو وەزارەتی ناوخۆ وەزارەتی خوێندنی باڵا و سپاس بۆ وەزیری خوێندنی باڵا برای بەڕێزم کە دکتۆر ئارام کە هاوکار و پاڵپەش بۆ ئەو پرۆژەیە و هەنگاوێکی زۆر جددیە و سپاسی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکیش دەکەین کە ماوەی چەند مانگێکە لەگەڵ تیمی ئێمە لە وەزارەتی ناوخۆ لەسەر ئەم بابەتە ئیش دەکەن.